وڵی جوان وەڵوێستەی جوانیانە چی پێوتن؟ گوتی چتان دێتن لە خزمەتین و زەرەری سیارەکەی چەندە دەتان دەین والله صاحب پرۆژەکەی نەماندیت بەس برادرە خۆی هەیە بزانام کاک عەبدوڵڵا تازەوەی دیتان هاتبوو مووقیفەکەی جوان بووگوتی کاکە زەرەرەکە چییە و زیانەکە چییە ئەمە ئامادەینە سپاس دەکە کەتە بینی هەردووکمان ئەمەش ئینشاڵڵا لەسەر قسەوی دەرناچین و لەگەر مقدەم خەسروی هات بڕۆم خزمە ئەو هەیە وەزعەکە و ئینشاڵڵا باش دەبێت هەروەیە ئۆتۆمبیلەکە دەگوازرێتەوە بۆ کوێ؟ ئۆتۆمبیلەکە ئەوان دەیبن تازە گوتمان بیبن و ئۆتۆمبیلەکەمان خاوەن پرۆژەکەیە بەڵێ ئەوان و مووقیفیان هەیبینە بووە گلەیمان لیان نیە کا کارزان هەلوێستی بڵێ نوێنەری خاوەن پرۆژەکەتان چوون بینی وڵی جوان وەڵوێستەی جوانیانە چی پێوتن؟ گوتی چتان دێتن لە خزمەتین و زەرەری سیارەکەی چەندە دەتان دەین زەرەرەکەتان دەداتەوە یان ئۆتۆمبیلی؟ نانا گوتمان سیارەکە چکە بەکەلێک نمە بەخۆن تەسوورت کردیە هۆنیا یعنی چاکردنەوەی نییە گوتی سرنگەکی لێت دەین و لا دەبین لێرە و هەر ئەوەندە ئۆتۆمبیلێکی تازەتان بۆ دەکڕێتن دیوار و شتەکانیشتان پێ دیوارەکەش بەو شێوازەی نە هەر بەخۆشیان گوتیان بەو شێوازەی دروست ناکەینەوە نیویتری دەکەین و پتەوتریشی دەکەین